هەنا لە کاتژمێری دووەم لەگەڵ بینەرانمان بەردەوامین دیارە دەستپێکی کاتژمێرەکەشمان گرنگترین هەواڵ و زانیارەکان دەبێت. سەرۆکی تیمی پارێزەرانی دەستگیرکراوانی بادینان ڕایگەیاند ئەمڕۆ دادگاییکردنی 4 چالاکوانی دەستگیرکراوی بادینان بەڕێوە دەچێت. بەشدار حەسەن سەرۆکی تیمی پارێزەرانی دەستگیرکراوانی بادینان بە NRT ڕایگەیاند دوای 14 مانگ لە دەستگیرکردنیان ئەمڕۆ 4 چالاکوانی بادینان جارێکی دیکە دادگایی دەکرێن. ئەمەژەی بۆش کردووە کە ئەو 4 چالاکوانە بریتن لە مەزعود عەلی، شیروان تەها ئەمین، بەندەوار ڕەشید و کارگەر عەباس. ماوەی زیاتر لە 14 مانگە ژمارەیەک چالاکوان و ڕۆژنامەنووسی بادینە لەلایەن دەستگا ئەمنیەکانی هەرێمەوە بە چەند تۆمەتێک دەستگیر کراون. دواتریش دادگایی پێداچوونەوەی هەولێر بڕیاری سزای 6 ساڵ زیندانیکردنی بۆ 5 لەو دەستگیرکراوانە دەرکرد. سەرباری رخنەکانیش لە بڕیارەکە، بەڵام دوجار دادگا بڕیارەکەی پەسەند کرد. سەرۆکوەزیران عێراق ڕایگەیاند هیچ شتێک ڕێگری ناکات لەوەی هاوڵاتیان دەم بەو کاندیدە بدەن کە بە باشی دەزانن. مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق لە میانی کۆبوونەوەی لەگەڵ کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق پەیامێکی یاڕاستی هاوڵاتیان کردو ئاماژەی بەوە کرد هەڵبژاردن ئایندەی منداڵەکانتان دیاری دەکات. ئەوکات نوێنەرایەتی یەکێتی ئەوروپا لە هەولێر ڕایگەاند سەردانی کۆگاکانی کۆمیسیۆنیان لە هەولێر کردو بە وردی چاودێری ئامادەکاریەکان دەکەن بۆ هەڵبژاردن و پرۆسەی هەڵبژاردنیش دەکەن. ئەو نوێنەرایەتیە لە تویتەری فەرمی خۆی ئاماژەی بۆ داوە کە ئەو جۆرە چاودێریکردانە گرینگە بۆ ئەوروپا بەمبەستی دڵنیابوونەوە لە پاک و بێگەردی هەڵبژاردنەکان. وەزیری نەوتی عێراق ڕایگەیاند کارەکراوی ئۆپێک لە هەوڵدایە نرخی نەوت جێگیر بکات. ئەحسان عەبدولجەبار وەزیری نەوتی عێراقا دەڵێت ئەگەر نرخی 1 بەرمیل نەوت بگاتە $100 جێگیر نابێت. وتیشی ئەوان لە هەوڵدان ئاسی بەرەمێنانی ڕۆژانی نەوت بگەێنەرە 8 ملیۆن بەرمیل لە ڕۆژێکدان بەڕێژ هاوسەنگە وەک ئەو دەڵێت. وەزیری نەوتی عێراق ڕاشی گەیاند دانەوێت تا ساڵی 2025 بەرهەمی گاز بۆ 4 ملیار پێ بەرز بکەنەوە. بەڵێ ئەمە گرنگترین هاڵ و زانێرەکان و دیمەنی ئێستا شارەکانتان بۆ گرتینەوە، بەڵام دوای ئەوەش بە تەوری دوام درێژە بە بەرنامەکەمانەیە.
با تەوەری دۆم درێژە بە بەرنامەکەمان دەین کە باز لە شەرپەنجەی مەمک دەکەین با بزانین خۆی لە خۆی دامژە پێنجێ چی دەگرێتەوە قۆناغەکانی چین ئاستەکانی چین لە هەمان کاتدا کە مانگی ئۆکتۆبەر بە مانگی هۆشیاری و هەروەها بەگشتداچوونەوەی شێرپەنجە و هۆشیارکردنی هاوڵاتیان و چاکەکان دادەندرێ بزانین خۆی لە خۆی دەگرنگی ئەم مانگە کە دیاریکراوە بۆچی دەگەڕێتەوە بێگومان ئەمە گفتوگۆی زیاتری ئەم بابەتە وەرزەکاری زیاتری ئەم بابەتە وەردەگرین بە میوانداری دکتۆر نەریمان محەممەد پسپۆڕی نەشتەرگەری و نەخۆشیەکانی مەمک کە بەشێکی ڕاستەخۆ لە ئێرلندا لە شاری دوبلنەوە لەگەڵمانە. سڵاو لەبێ دکتۆر بانی باش سپاس بۆ بەشداریکردن لە تەوەری جەمی بەرنامەی بانی باش کوردستاندا لەگەڵمان بەشداری ئەم مانگە کە مانگی ئۆکتۆبەرە بە مانگی هۆشیاری و هەروەها بەگشتداچوونەوەی شێرپەنجەی مەمک داداندرێت باسێک لەم گرنگی ئەم مانگە کە دیاری کراوە لە مانگەکانی دیکە بۆچی ئەم مانگە دیاری کراوە لە هەمان کاتدا لە دواییدا باز لە شێرپەنجەی مەمکشمان بۆ بکەم. سلااوتان لێبێ سلااو لە ئێوە بینەرانی بەڕێستان ئەم مانگا مانجی دەیە مانجیدا هەموو ساڵێک بە مانجی هۆشیاری شێرپەنجەی مەمکدا هەندێت ئەمە چەندین دەیان ساڵە ئەم مانگە دەستنیشان کراوە نزیکەی بڵێ زیاتر لە 50 ساڵ لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ئەم ئیڤنتە ئەم شتە ڕووی داوە ئەم شتە کاتێک ڕێکخرا کە خێزانێک نەخۆشیێکی شێرپەنجەی هەبووە و ئیتر نەخۆشەکەیان لەو کاتە باری نالەبار بووە و کۆچی دوایی کردو ئیتر هەوڵیان داوە کۆمەک و یارمەتی و کۆبکەنەوە بۆ خەڵکانی توشبوو شێرپەنجە و هەروەها لە هەمان کاتدا هەوڵیان داوە وشیاری خەڵک زیاتر بکەن لەسەر بابەتی شێرپەنجەی مەمک. ئەم مانگە هەر لەبەر ئەوە لەو مانگە دەست پێکراوە ئیتر قردێ لە پەمەیەکەیان دەستنیشان کردووە وردە وردە ئەمە کارێکی یەکلایەنە بۆ وردە بۆتە کارێکی گشتی و کۆمەڵە خێرخوازەکان و وڵاتان و جیهان بە شێوەیەکی گشتی ئەم بابەتیان بە هەند هەڵگرت و کردیان بە مانگێکی دیاری کراوە. لەو مانگەیە سوودی ئەو مانگە بۆ هوشیارکردنەوەی خەڵکە بەرامبەر شێرپەنجەی مەمک. شێرپەنجەی مەمک وەکو خۆتەزانی پێشتر وەکو دەردێکی کوشندە سەیرەکرا بەڵام ئێستا چیتر ئەو دەردە کوشندەیە نییە و چارەسەر دەکرێت بۆیە هەوڵەکان چڕ کراوەتەوە بۆ ئەوەی خەڵک تێبگەیەنرێت کە ئەم شێرپەنجەیە چارەسەر دەکرێت و هەتا زووتر دەستنیشان بکرێت ئاوان ئەنجامەکانی باشتر دەبێت و چارەسەرەکەی باشتر دەبێت. ئەمە فرە لایەنە و هەمە لایەنە. اینجا ئەم هەڵمەتە لەم مانگەیە هەڵمەتێکی چڕەکرێتەوە بۆ ئەوەی خەڵک وشار بکرێتەوە لەم بابەتە هەم نەخۆش هەم ئافرەت هەمیش خێزانی و وەکو بڵێ هاوسەری و کەسوکاری بۆ ئەوەی پاڵ بە خەڵکەوە بنین بۆ ئەو ئافرەتانەی کە لە سەروی چلەوەن زیاتر بێنە پێشەوە بۆ مەسەلەی خۆپشکنین و چارەسەری سەرەتایی. بەڵێ دکتۆر لە کۆتای قسەکاندا ئاماژە بە پشکنین کرد هەروەها ئاماژە بۆش کرد ئەم مانگە زیاتر چڕ ئەکرێتەوە بۆ هۆشیاری لەم گرفتە کەواتە پشکنینەکان چین کە تاکەکان یاخود خانمان لە ماڵەوە ئەنجامیدەن بێ ئەوەی سەردانی پزیشک بکەن ئەو پشکنیانە چۆن ئەنجامی بن لە ماڵەوە کە بتوانرێت خۆی تەشخیصی بخات یاخود دیاری بکات کە ئەم شێرپەنجەی مەمکێتی دەکرێت پشکنینەکان خۆی لە ماڵەوە بیکات؟ بەڵێ وەکو زۆربەی بەڕێزانەزان پشکنین دوو بەشە بەشی یەکەمیان خۆ پشکنینە لە ماڵەوە خانمان لە ماڵەوە ئەتوان خۆ پشکنین بکەن ئەو خۆ پشکنینەش بە هەمان شێوە دوو بەشە سیرکردنە و بەدەست خۆ پشکنینە بەرامبەر ئاوێنەوەستانە و دەست خستنە سەر دەست خستنە سەر کەمەر و سەیری هەردوو مەمکی بکات گۆی مەمکی گۆڕاوە سنگی گۆڕاوە مەمکەکانی هیچ بە هیچ شێوەیەک شکلی گۆڕاوە شتێک دەرەپەڕێتە دەرەوە شتێک ئەچێتە ژوورەوە شتێک ئاوساوە اینجا بەشی دووەمی وەکو لە وێنەکەیە ئەیبینن بە دەست بە ناولەپی دەست لە شکلی سەعات ئەسوڕێتەوە لە سەعات من هەموو جارەڵێم لە سەعات 12ەوە دەستی پێەکەی بۆ ساعتی 1 و 2 3 4 5 جاگەڕێتەوە بۆ سەعات 12 هەموو یەگەڕێیت اینجا دەوروبەری مەمک هەموو
اینجا پشتی گۆی مەمک پشکنینی بۆکەی دوای ئەوە ژێرباڵەکان پشکنینی بۆکەیت ئەمە گرنگەکەی لەوەدایە ئەبێت دانیشیت بەراوردی بکەیت لەگەڵ مانگی پێشوو بە شێوەیەکی گشتی 10 ڕۆژ هەفتەیە تا 10 ڕۆژ دوای سۆڕی مانگانە ئەبێ ئەو پشکنینە ئەنجام بدرێت چکە ئەو کاتانە سنگ نەرمتر و خاوترە بە شێوەیەکی گشتی ئەبێ ئافرەت مەمکی خۆی بناسێت و هەموو کاتێش ئەو فەحسا ئەو پشکنینە دووبارە نەکاتەوە چکە تووشی دڵڕاوچەی سەرێشەی زۆریەکە مانگانە جارێک بیکات 10 ڕۆژ دوای سۆڕی مانگانە بیکات بمباڵیشی بیر نەچێت و لە فەحسی مەمکیە هەتا ژێر ئێسقانی مل بڕوات و تا ژێر مەمکیش بڕوات ئەو فەحسە ئەنجامدات هەمووی 2-3 دقە زیاتر نابات بەدەستی تەڕ یان لە حەمامەوانش ئاسانترەکرێت ئەو فەحسە. بەڵێ وەکو خۆ ئاماژۆ پێکرد پێویستە مانگی یەک جار خانمان ئەمە دووبارە بکەنەوە و پەیڕەوی بکەن. باشە ئەم مانگانە ئەمە دووبارەکردنەوە 10 ڕۆژ دوای سۆڕی مانگانە ئەمە زیاتر سترێس لەسەر ئەم خانمە دروست ناکات کە بەردەوام خەڵی لای ئەوە بێت کاتەکەی بێت دووبارە بیکەمەوە دووبارە پشکنینەکە ئە بۆ خۆم ئەنجام بم ئەمە تا چەند دۆخی دەرونی ئەم کەسە لە بەرچاو بگیرێت یاخود تووشی دۆخی دەرونیش دەبێت گەربێت و گرفتەکەشی نەبێت. بڵێ لە ڕاستیدا ئەمە بێسەوانەوە سەیریەکەی ئەو کەسانەی کە خۆیان ناپشکنن لە پڕ گرەیەک گەورە دۆزنەوە لە مەمکیانە ئەمە سترێسی زۆرتر لەوەی کە مانگانە تۆ 2 دقە پشکنینی خۆت بکەیت ئەم پشکنینە ئێمە بە شێوەیەکی گشتی ئەڵێن شێرپەنجا شتێکی ئەوە شێرپەنجەی مەمک ئەوە نەباونی هەموو خەڵک لێ بترسێ ئەوەندە مەترسناکیش نییە ئەگەر زوو دەستنیشان بکرێت تەبان ناخۆشە و شتێکی قورسە و قوڵکردنی ئاسانیە بەڵام ئەگەر پشکنینەکان مانگانە بکرێت زۆر ئاسانترە لەوەی تۆ بەجێ بێڵیت بوتا گەشەکە و گەورە ئەبێ و اینجا دوایەوە ئەچێتە بمباڵی و دوایی بڵاوە بێتەوە ئەمانە زۆر حاڵەتی دواکەوتترن لە حاڵەتی سەرەتاییەکان دەستنیشاکردنی زۆر ئاسانترە و بە شێوەیەکی گشتی چارەسەری زۆر ئاسانە ئەو چارەسەرە هەم لە ڕووی دەرونی و هەم لە ڕووی جەستەیی و هەم لە ڕووی تێچوو تەکلیفە بۆ نەخۆش و بۆ خستەخانە و بۆ سیستمی تەندروستی. ئێمە ئەوە بەشێکە باسیەکەین ئەم پشکنینە لە ماڵەوە جاخۆ بەشی دووەمیشی ماوە ئەویش بەشی پشکنینە بێمان لە دوایە دکتۆرینە سەر بەشەکەی ترکە پزیشک پشکنینی چۆن بۆ ئەنجامداد یاخود جۆرەکانی چن بەڵام لە ئێستادا ئەمەوێت باز لە قۆناغەکانی شێرپەنجەی مەمکدا بکەین زای قۆناغەکان چەند جۆرن هەروە چەند قۆناغی هەیە و کامە قۆناغ دەکرێت پزیشکان بڵێن گرفتێکە بۆ کەسەکە یاخود چارەسەری قورسە. بەڵێ قۆناغەکان لە قۆناغی سفرەوە دەست پێکە قۆناغی سفرمانە 1 و 2 و 3 و 4 ئەوە یعنی کاتە 5 قۆناغ بەڕێزم تا قۆناغەکە بچووک بێت چارەسەری ئاسانترە و ئەنجامەکانی ئاسانترە و باشترە بەڵام ئەمە هەموو بابەتەکە نییە ئێستا زۆر شتی نوێتر هاتە مەوزوعەکە ئەوە بێجگە لە قۆناغ ئێستا مەسەلەن باسی ئێمەوەکەین ڕەوشت و جوڵانەوە و سەرهەڵدانی بایۆلۆجی ئەم وەرەمە مەسەلەن هەیە شتێ پێڵێن ER PR هێرتو ئەوانە فەحسی هۆرمۆنی پێڵێن فەحسی بایۆلۆجی پێڵێن مەسە هەندێ شت هەیە KI67 پێڵێن زۆر شت هەیە هاتۆتە مەیدانەکە بێزگە لە قۆناغەکە ئەمانیش بەشدارن لە هەڵسەنگاندنی نەخۆشیەکە ئەمانە هەمووی بەیەکەوە شکلی شێرپەنجەکەی مەمکمانە دەنێ شێرپەنجەی مەمک یەک شێرپەنجە نیە جۆرا و جۆرە لە هاریشە جۆرا و جۆرە لە دەرەجەیە جۆرا و جۆرە لە هەڵس و کەوت و ڕەفتاریان جۆرا و جۆرە ئەمانە هەموو کاری هەیە بەڵام بە شێوەشی گشتی جەنابەت ڕاستەکەی هەتا قۆناغەکان بەرەو سەرەوە بڕوات کێشەکە گەورەترە بێت ئێمە قۆناغی 4 بە شێوەیەکی گشتی قۆناغەیە کە بڵاو بۆتەوە ئەمە چارەسەری قورسترە لەوەی کە یەکی قۆناغی 1 بێت قورسەکەی لە چیدایە یەکەمیان لەوەدایە لەوانەیە پێویستی بەلابردنی مەمک بێگە بگاتە 3
چوار پێویست بە لابرنی مەمک ناکات چونکە تۆ لابرنی مەمکیش سوودی نییە تازە بڵاو بۆتەوە ئیشەکەی هەموو کەوێتەوە سەر چارەسەری کیمیاوی و چارەسەری کە لەبەرەوە چارەسەرەکان لە قۆناغە سەرەتاییەکان ئاسانترە بۆ ئاسانترە چونکە ئەگەر سەرەتا بێت گرێەکە ئەتوانین بە تەنیا گرێکە و دەوروبەری لابین بمباڵی پێویست ناکە هەڵ بکۆڵرێت و هەمووی هەڵکەنین و هەمووی لابین تەنیا دووسێ غودە بە نموزە زۆرەگرین لە شێوەی شکل و گۆڕانکارێکی کەم لە مەمکڕۆدات کە زۆر کاری نەبێت بەسەر نەخۆشەکە ئەمەش لە ڕووی باری دەرونیەوە زۆر سوودی هەیە بۆ نەخۆشەکە لە باری جەستەییشەوە پێویست بەو هەموو ئەزیەتە ناکات نەشتەرگەریەکە سووکترە بێت و ئاسانترە بێت زۆر جار هەیە پێویستیان بە چارەسەری کیمیاویش نەبێت لەوانەیە تەنیا چارەسەری هۆرمۆنی بدەیتێ و تیشکیشی بدەیتێ و نەجاتی بێت لەبەرەوە بۆیە گرنگکە قۆناغەکان تا سەرەتاتر بن قۆناغی 0 و 1 و 2 ئێمە زۆر حەزمان لێتی لەو قۆناغانە بن بەڵام قۆناغی 3 هەر چارەسەرەکرێ و ئەتوانین یارمەتی بدەین و لەوانێ پێویستی بە چارەسەری زیاتر بێت کێشەمان لەگە قۆناغی 4 کە بڵاو بێتەوە لەشیە ئەو کاتە لە ناوبردنی ئەو وەرەمە و چارەسەرکردنی تۆزێ قورسە بێت جەناب ڕاستەکەی هەتا قۆناغەکان کەمتر بێن ئەنجامەکانی زۆر زۆر باشترە بۆ نەخۆش و بۆ ئێمەش. بەڵێ دکتۆر ئەوە لای من بۆ تا پرسیار کە ئاماژە بۆ کرد قۆناغی 0 لێرەدا چۆنە ئەو قۆناغی 0 واتە گرفتەکە هەربوونی نیە یاخود ڕێژەکەی زۆر زۆر کەمە لەو کەسەداوە پزیشک لە ڕێگەیەوە دەزاندرێت ئایا ئازاربوونی نییە گەر بێت و ئەم کەسە خۆی لە ماڵەوە بە هیچ جۆرێک نەزانێت تەنها لە ڕێگەی پزیشکەوە دەکرێت بەڕێکەوت بزانێت کە ئەم گرفتەی هەیە. قۆناغی 0 بە شێوەیەکی گشتی زۆر بەسیتە پێناسەکەی پێناسەی قۆناغی 0 ئێمە دوو جۆرە شێرپەنجەمان هەیە کە مەسەن لە کۆمەلگا باس ناکرێت جۆرێکیان پێ ئەڵێن invasive ductal carcinoma IDC پێ ئەڵێن ئەوە هارە و بڵاوە بێتەوە جۆری دومیان DCIS پێ ئەڵێن ductal carcinoma in situ ئەوانە لە شوێنی خۆیان گەشەکەن تااقەتی بڵاوبوونەوەیان نییە قاچیان نییە بڕۆن و باڵیان نییە بفڕن و بە لەشا بڵاو نابنەوە اینجا ئەمانی کە ئێمە ناوی لێنەی 0 ئەوەیە کە لە جۆری DCIS-ەکەیە ئەو DCIS-ە وەکو بە شێوەیەکی گشتی ئەنجامەکانی ئەنجامی چارەسەری زۆر ئاسانترە لە ئەنجامی هین ئەوەی کە بڵاوە بێتەوە وەکو بڵێ invasive ductal-ەکەیە بەڵام ئەوە مانای وان نییە کە مەسەن شتێکە چارەسەرەکەی هەر هیچ نییە چارەکەی چارەسەرکە ئەوی هەندێک زار قورسە بۆ ئێمە بەڵام قۆناغی 0 مەجای بڵاوبوونەوەی نییە 99 ئێمە لە ماوەی ئەڵێن survival rate پێ ئەڵێن لە 10 ساڵە 99 ئەو نەخۆشانە زیندون و سیحەتیان باشە و وەزعیان باشە ئەوانەی قۆناغی 0 ئەمەش شێرپەنجەیە بەڵام بە نەوعی پێش شێرپەنجە بە نەوعێک کە هێشتا قدرەتی بڵاوبوونەوەی نییە ئەو وەرەمە بۆیە ناومان لێناوە 0 مەجای ئەوەی نیە بچێتە لە شی نەخۆشەکەەوە بڵاو بێتەوە. بەڵێ لێرەدا کە خانمێک یاخۆ تاکی تووشی ئەم شێرپەنجەی مەمک دەبێت چۆن بزانێت کە تووشی بووە دەکرێت تەنها بەوە پشکنینەی کە خۆی لە ماڵەوە ئەنجامدات هەست بە گۆڕانکاریەکە لە مەمکی دەکات بەراورد بە مانگی راپرد و یاخۆ هەندێک نیشانەی تر هەیە لەسەر ئەو کەسەدا دەردەکەوێت کە خۆی درکی پێ دەکات. ئەم پرسیارەتان زۆر زۆر جوانە. پشکنینی پێشبەختە ئەسڵان بۆ ئەوەیە کە زوو شت بزانرێ ئێمە بە شێوەیەکی گشتی تەرکیزەکەی ئێستای وڵاتانی عالەم لەسەر ئەوەیە کە خەڵک پێش ئەوەی هیچ نیشانەیەکی هەبێت پشکنینی بۆ بکرێت ئەمە سکرینینگ پرۆگرامی پێڵێن چەکە پرۆگرامی پێڵێن ینی پشکنین لە دەرەوەی ماڵەوە ئەمە دوایی لەگەڵ جەنابەتەکە ویستت باسیەکەین کە گرنگەکەی ئەم ڕۆژە لەوەدایە بەڵام لە ماڵەوە نیشانەکان ئەوە شتێکی کەیە لەوانەیە ئافرەت هیچ نیشانە هێنێ بێ لەوانەیە هەر بە سوتفە و بە لە کاتی خۆشتنە دەستی بەرگریەک بکەوێت لە مەمکیە لەوانەیە گۆی مەمکی بچێتە ژوورەوە لەوانەیە خوێن یاخود شلە لە گۆی مەمکیا بێت لەوانەیە شکلی مەمکی بگۆڕێت
لەوانەیە وەکو هەوکردنێک مەمکی هەوکردنێک بکە، لەوانەشە بمباڵی هەست بە گرەیەک بکە، لەوانەیە شوێنێک لە مەمکی چرج بێتەوە، لەوانەیە شوێنێک لە مەمکی بەرز بێتەوە. ئەمانە کە من باسەکەم هەموو ئافرەتێک تەبێ ئەوەی ئێستا گوێگرمانە، لەوانەیە لە خۆی بترسێ شتێک لەوانە ڕۆژێک لە ڕۆژان بینێ. ئەمە مانای وانی ئەوەی ئەو نیشانانەی هەبوو بەبێ 1 و 2 شێرپەنجەی هەیە. من هەموو جاڵێم ئەو کەسانەی کە لە ماڵەوە پشکنین بۆ خۆیانەکەن، ئەگەر 100 کەس بن نوهەتی لەوانە شتی بێزەر و بێکێشەن، یاوەتا لە ئەنجامی هەڵەخ و پشکنینە، یاوەتا لە کیسەیەکە یان شتێکی بێزەرەرە. تەنیا بەکو بڵین 1 لە 10 لەوانەیە کێشەی هەبی، ئەوانی تر هیچ کێشەیان نییە. ئەمە نیشانەکانە. جەنابەت وتت ئافرەتەگە مەمکی خۆی ناسی و مەمکی خۆت کە باش ناسی، ئەمڕۆ بەراوردی بکەی لەگەڵ مانگی پار، زانیت گۆڕانکارێکی ئەو کاتە سەردانی دکتۆری تایبەتمەند بکەی، ئەمە باشترە بۆ نەخۆشەکە و بۆ ئێمەش لە سەرەتاوە شتەکان بگرین ئاسانترە لەوەی کە بە شێوەیەکی دواکەوت و تاخیر بێتە لای ئێمە. باشە دکتۆر، لێرەدا هۆکارەکان چین؟ بە شتێک دەڵێن بۆ منە شیر نەدان بە منداڵ لەلایەن دایکانەوە، بۆ من ئەوانی کە منداڵێکی بچووکیانەیە دەکرێت تووشی شەرپەنجەی مەمک بێت. لە هەمان کاتدا بەکارهێنانی حەبی مەنع یاخود بۆ ماوەی بەگشتی هۆکارەکان چین؟ هۆکارەکان زۆربیان پەیوەندی بە هۆرمۆنەوە هەیە. ئێمە ئەڵێن گرنگترین هۆکاری بۆ ماوەیە لە جیناتە لە کرۆمۆسۆما لە خێزانەکە گواسترێتەوە. ئەمە BRCA1 و BRCA2 P53 جۆرەکانی گۆڕانکاری کرۆمۆسۆمات و جیناتە لە بێتە سەتادەی ئەو شێرپەنجەی مەمکەی کە خەڵک تووشی دێن. دوایی بوونی شێرپەنجە نەک هەر شێرپەنجەی مەمک، شێرپەنجەکانی تر وەکو هێلکەدان و شێرپەنجەی پرۆستات لە خێزانەکە و شێرپەنجەی پەنکریاس و شێرپەنجەی کۆڵۆن، ئەوانەش وەکو کلەستەری پێڵین کۆمەڵێک شێرپەنجە لە خێزانەکە هەبێت، ئەمانەش زیاتر بەڵێکوت. بەڵام لە ئێستامێت باز لە چارەسەرەکان بکەین، ئایا چەند جۆر چارەسەر هەیە بۆ شێرپەنجەی مەمەک؟ لە هەمان کاتدا کاتێک چارەسەری کیمیایی دەکرێت یاخود چارەسەری تیشک دەکرێت، بەگشتی چارەسەرەکان چەند جۆرن، بە پێ قۆناغەکان جیاوازیان چییە؟ بەڵێ بە شێوەیەکی گشتی شێرپەنجەی مەمک بە شێوەیەکی گشتی چارەسەکەی چارەسەری نەشتەرگەریە، لابردنی گرێیەکەی و دەوروبەری و لە قۆناغە سەرەتاییەکان لابردنی دووسێ گرێ لە ژێرباڵە ناردنی بۆ پارس. ئەمە واید لۆکەل ئەکسیژن و سێنتنەنۆدی پێڵێن گرێیەکە و دەوروبەری و باڵی دەکرێت. ئەمە ئازاری کەمترە، کێشەی کەمترە، بۆ نەخۆشەکە ئاسانترە و بە شێوەیەکی گشتی ئەتوانی نەشتەرگەریەکە ئەمڕۆ بەیانی ئەمە بۆی بکەین و ئێوارە بچێتە ماڵەوە. هەندێک جار ناچارین، چارمان ناچارە مەمکلابین، ئەمەش زۆر بەدەگمەنە. ئێستا شتێکی کە لای ئێمە پێیا بووە، ئەگەر گرەیەکە زۆر گەورە بێت و لابردنی ئاسان نەبێ، پێشی نەشتەرگەری چارەسەری کیمیاوی دەینێ بۆ ئەوەی گرەیەکە بچووک بکاتەوە و لە شوێنی گرەیەکە پێش ئەوەی چارەسەری کیمیاوی دەست پێ بکەین کلیپسێک دانێن. ئەو کلیپسە یارمەتی دەرمانە بێ بۆ دۆزینەوەی ئەو گرەیە کاتێک کە کیمیاوی تەواو کرد گرەیەکە وونە بێ شوێنی گرێکە، ئەو کاتە ئەو کلیپسە و دەوروبەری لابین مەمکن ئافرەتەکە پێویست ناکە لابین و بمباڵەکەشی بە جۆرێ وەزاکە وەرە میتیابوو لایە بێنەگە وەرە میتیانە و پێویست ناکە لای بین. نەشکەواتە نەشتەرگەری وەکوتم بە گرنگترین هەنگاوی چارەسەری شێرپەنجەی مەمکە تاکو ئەمڕۆ. لەگەڵ ئەوە شتێکی پڵێن ئەجڤەنت تێرەپی، ینی یارمەتی دەرەکان چییە؟ یەکەمیان عیلاجی هۆرمۆنیە، ئەگەر هۆرمۆنەکەی موجب بێ بۆ ماوەی 5 ساڵ حەبێکی هۆرمۆنی ئەدەینێ بۆ ئەوەی سەرهەڵدانی شێرپەنجەکە لە شوێنی لە مەمکی توش بوو بە 150 کەمەکاتەوە، لە مەمکەی تریش بە 150 کەمەکاتەوە.
اینجا ئەوانەی کە بە تایبەتی گریان لە بین و مەمکیانە منێتەوە پێویستیان بە تیشکە جۆری تیشکەکە و ڕێژەی تیشکەکە بە ژێرەی قۆناغەکان ئێستا بە جۆرەی ئەو دراساتانە کراون جۆرەکانی ئەوش تیشکەکە ئەگۆڕێ بە جۆرەی قۆناغەکان هینی ئەدرێت تیشکی بۆ درێت دوای ئەوە چارەسەری بایۆلۆجی هەیە کەمەش 18 دەرزیە هێرسپتین و تراستوزەما و پێرتوزەمابیان پێڵێن ئەدرێت اینجا کیمیاوی شەیە کیمیایی بۆ هەموو کەس نییە بەڵام هەندێک کەس ئەو کیمیایی وەرگێ بە جۆرەی حاڵەتەکە لە 6 تا 8 جلسە ئەخایێنێت ئەمە ئەجوبەن یارمەتی دەرن بەڵام بە شێوەیەکی گشتی چارەسەرەکە چارەسەری نەشتەرگەریە بۆ نەخۆشەکە ئەکرێت. بەڵێ دکتۆر ئەم پرسیارە وەکو ئەزمموی خۆت گەربێت وەڵامان بیتەوە ئایا جیازی نێوان هەرێم و وڵاتانی دەرەوە ڕۆژ ئاوا لە ڕووی پرۆتۆکۆلی چارەسەریەکان لە هەمان کاتە دەرمانەکان و جیازی دەرمانەکاندا هیچ جیاوازیەک بەدی دەکرێت؟ وەکو ئەوەی من شارەزام وەکوی بزانم ئێمە گەیشتونێتە قۆناغێک ئێستا لە ڕووی نەشتەرگەریەوە خەڵکی باشمان پیا کردووە جەراحی باشمان هەیە و بە تایبەتی من باسی هەرێمەکەم لە زۆر شوێنە من ناڵێم هەموو لە زۆر شوێنە نەشتەرگەریەکان وەکو نەشتەرگەری ئەوەیە کە مەسەن تۆ لە وڵاتە لێرە دانیشتبی لای من ئەو نەشتەرگەریت کرد بێت هەمان شێوەیە بەڵام هەموونا خەڵکی تایبەتمەندی پێویستە لەو بوارەدا لە مەسلەی تیش کێشتا ئێمە تۆزەی لە دواوین لەبەرەوەی سنتەرەکانی تیشک هەوڵێکی زۆرە دەن کە باشترین وەکو بڵێ چارەسەر بیدەن بە نەخۆشەکان هیچ گومان لەوە دانیە بەڵام کێشەی جیهازیان هەیە چەند ساڵە جیازەکان ژمارەیان کەمە و ژمارەکان هەندێک جار سەرەگرتن بۆ تیشک درێژە خایەنە ئەم کێشەیە لەدە سەڵاتی کارمەندەکان نییە بەشێکە مەسەن پەیوەندی بە حکوومەتەوە بێت و بەشێکی تریش پەیوەندی بە بڵێن خەستەخانە و نەخۆشخانە تایبەتەکانە بێت بتوانن ئەم کەلێنە پڕکەنەوە اینجا لە ڕووی مەوادی کیمیاویەوە سەرچاوی دەرمانەکانی ئێمە بەشێکی زۆری لە بەغداوە دێت بەشێکی تریشی حکوومەتی هەرێم دابینیەکات ئەو دەرمانانە لە ڕووی کواڵەتیەوە هەمان دەرمان کە لە ئەوروپا بەکاردێن بەڵام وەکو بڵێ هەڵگرتن و پاراستن و بەکارهێنان ئەوانە ئەمانە بەشێکن ئەبێ بە شێوەیەکی ڕێک پێک بکرێت ئێمە تەبعاً لە دواوەی وڵاتانی زۆر پێشکەوتووی قسەی تیانە لە دوای ئەوین چکە ئەوان لە ئێمە چەندین ساڵە ئەو خزمەتە بەڕێوە بان ئێستا ئێمەسەن تۆ باسی ئەو بابەت کرد بابەتی گرنگترەیە مەسەن لەم وڵاتانە سیستمێک هەیە سیستمی برێستچێکی پێڵێن سکرینینگ پرۆگرام یعنی وەکو بڵێ پشکنینی کۆمەلگا لە وڵاتێکی وەکو ئێستا من کە لە ئێرلەندا دانیشتم ئەمڕۆ ئەم وڵاتە هەموو ئافرەتێک لە سەروی 50 ساڵیەوە تاوەکو 64 ساڵی بانگەوازە بانگەکری و بانگەوازی بۆکەن بێت مەمۆگرام بکە 2 ساڵ جارێک مەمۆگرامی بۆکەن 2 دکتۆری تیشک و ئەشعاعی خوێنێتەوە اینجا لە دوو جۆرە مەمۆگرامی بۆکەن وەکو بڵێ سیسی و ئەمێڵۆی بۆکەن ئەمانە دووی پێڵین ئەمە هەموو ئافرەتێکە لە سەروی 50 ساڵی بۆ 64 ساڵی احتیمالی شایانەوەی زیادی کەم بیکەنە 40 ساڵی بۆ 64 ساڵی ئەم سیستمە لا ئێمان نییە و یەک و دووەمیش ئەمان سیستمی ئەشعەی گەڕۆکیانێ مەمۆگرامی گەڕۆک ینی وەکو کابینەیەک وایە ئەم لەسەر پشتی لۆریەکە ئەی بنە ئەو شوێنانەی کە دوورن خەڵک ناتوانانی نزیک نین لە شار ئەچن بۆیانەکەین مەمۆگرامەکەن و ئەێنەوە بۆ خوێندنەوە ئەم سیستیمەش هەیە لەوێ ئەمانە لای ئێمە نینە ئەو شتانە حەقوایە لە ڕۆژێک لە ڕۆژان ئێمەش بیر لەوە بکەین چکە ئێمە دێ و دێهات و قەزاونە ئێمان زۆرە و ئافرەت بۆ مەمۆگرامێک ناتوانانی بچێتە شار و ئەسڵە ناو شاریش سنتەرمان کەمە سنتەرەکان زیاد بکرێت ئیشێکی زۆر باشە بێت ئەمانە زۆر گرنگن. بەڵێ دکتۆر نەریمان محەممەد پسپۆری نەشتەرگەری نەخۆشیەکانی مەمەک لە ئێرلەند